صلاف تماشا فانين برنامج لحف جهاندنا كردان كورت كونكشن ليرا جي دنجي امريكا لواشنطن داخل شموه في عدمين خوش وراديكا في حفتي جي ما ميفانا كي ستران بيجو موزيك جنكي هيجا ميفاني استوديو دنجي امريكا يا كاك فؤاد الراقي قالك بخير بي سباسياتات كين تو هاتي دنجي امريكا سباسيا ودك وهرواسا موزيك جن لسر سازي تنبوري كاك آزاد قالك بخير بي كاك فؤاد أمبري دس بحث ستران وموسيقى بكن مدو خاص اشترى بيجم اف باش نافيتا نراقي تشيا نافي هريميا معلباتيا والله بخو بري فراقي بو وباشينج باوي من غوري كدي نراقي يعني بخو فراقي بو يعني فراقي برزاي قالك بخير بيسر تشابا فؤاد نراقي خو تشي تاخستران بيجا خو تشي نستران بيجا دناس كرين خورت كيفن فولكلور نوجن والله حزده كم زادت البوب يعني بلوزي كردي يعني موسيقى كردي فولكلوري كردي ورنجكي بخو غربي يعني هارمونيكي غربي يعني تدفي شبكي تايبت بخو تدرس راستا قالك ناف دار ناف كردادا والله زحمتها اللي ناو كرد دار ناف دار نية اما تو قاواتو جنجي ما كرد ببيني زادت القداري باب وراك وبتبيجي رابي غربي دكن يعني بتبيجي انجليزي قداري دكن ما شو دنا كردي دار كمان نظام اوجي چونكو بالكم ماركت ما خراب بو شو ماركت جرادي بي شو رنجا ماركت جرادي بي هتا او رنج استراني بناف دار بدنا في كورتي كردا والله قرق او ندرس تاني يك ستران بيجي دو ستران بيجا او دستي براستين دستي دولتك يا اگر دولتك كردي تايبته بي يعني دستي كسايك وكهنري كردي دست وانده انه هاتو قاوستراني كردي قدادكي زيادتر عربيسك دبيستي يعني كان ستران بيج تبكاري بي ستران بيجا بيني همو عيني هافن هر عربيسكا شما ما دخستنا دنا ماركت دا يعني تو تشي جهدا يعني بدا خلقي جه ليفل يعني باشينجي تو بينشا صالدين خلق عادتي سيرفيتش تدكا دكارن بقرن نوها بابيجي عينيه فولكلوريك جي عينيه يعني هر موسيقيتين امريكان خو بدن نمونيكا ويبحث تدكي باش اگر زحمه شاوري توما كوابي توا بيتوا بولم ظلم كشكي توا نهاتي تو برينم سارشكي شاوري توما بلم اي قلم تاكي يارو بيتو ودقري ظلم برخينا يارو جيني ببيتهم بس باش يارو بطل دامي وازم لديني واقرا الشباني ودم هجاني بعشقي ديدت هول بسكاوان بو هالشبروي ديوا برتشاون نالي خيالا لقلت جيني ببيتو برغموزا
هر چاوەڕێ ما کەوا تۆ دەیتەوە هر چاوەڕێ ما کەوا تۆ دەیتەوە یارۆ 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 گوڵم یارۆ بێتۆ وا دەگریم دڵم پڕخێنە یارۆ ژینی بەبێ تۆ بەس بۆ چییە یارۆ دەفخۆش فات ئەفسترانە نو تا گوتیە بەڵێ ئەوە سترانێک تازەیە نزیک دەتوانی بە سورانی قسە بکەین بەسەر بە کورمانجی قسە بکەین مەجبورمانیش پرسیالی بکەم دەتوانی بە سورانی وەڵام دەیتەوە لەمە دووە بە سورانی پرسیالی باشە زۆر باشە ئەوسڵا ئەو گۆرانیە 2 ساڵ لەو پێش من دامناوە شعرەکەی بەشێکی خۆمە بەشێکی هی برایکی ئازیزە لە کەنەدا دەمێنێ و دوای ئەوەش مۆسیقا و ئەوانش هەمووی خۆمە دامناو لەسەری هیوادارم هۆی ڕەزامەندی وەشی پێکەن زۆر سوپاس زۆر جوان و خۆش بوو ئەوەش وەکو دیاریەکە بۆ دەنگی ئەمریکا ئارێوەڵ ئەو گۆرانیە پێشکەشە بە Voice of America دەستەکان و خۆش زۆر سوپاس دەکەم کاک فواد باسی مۆزیکای ڕاپ و مۆزیکا نوێی ڕۆژ ئاوایت کرد بە تایبەتی ئەمریکا پێم وایە لە هونەری کوردیش داشتی و مان بیستووە بۆ نمونە شوان پەروەر چەند ساڵێکە هەندێک گۆرانی گوت بە شیوەی ڕاپ هەندێک گۆرانی بێژی تر هەن گەنجەکان هەن هەندێکیان دەستیان پێ کردووە بەو ڕەنگە مۆسیقایە تۆ چی دڵی بۆ ئەوانە والله باسی ڕاپ بکەین لە پێش ڕاپ لە کووردا زۆر لە مێژە هەیە زۆر لە مێژدا هەبوو ئەو ینی بەڵام ئەڤڵین جارێکە من جۆم لێ بوو بەنەنگی مامۆستا شوان پەروەر جۆم لێ بۆ کینە دوای ئەوەش سێ چوار برادری کەم جۆلێ بۆ لەو ئازیزە خۆشەویستانە هونەرمەندانە لە کاک سەرحەدێک گۆرانی بێژە ئەویش لە ئەوروپا دەمێنێ ئەویش بەڵام بە زیاتر بە کورمانجی ڕاپەکە دەڵێ لە کوردستانی ڕۆژهەڵاتیش لە کرماشان بە نێوی گوانی بێژێک هەبوو نێوەکەیم لە بیر نەماوە بەڵام بە زاراوەی کەلهۆری یەکەم جار جۆم لە ڕاپی کوردی بۆ گراپیک بەڵام ئەویش هونەرێکی پێشکەوتووە هونەرێکی قبول دەکرێت کۆمەلگای کوردەواری ئەوە ڕەب بۆ خۆی مۆسیقایەکی بە ئیحترازەوە یعنی ئەوەی کە دەمهەوێت وەکوەوەی کە شۆڕشێک خەباتێکم هەبێت لەسەر ئیحتراز بکەم لەسەر ئەو حقوقی کە ئینسان هەیەی ئەوە لە پێشدا بۆ خۆی ڕەب ئەوە دەست پێ بوو دوای ئەوەش لە کوردستان ئێستا گەنجەکە زۆریان پێخۆشە بەڵام مۆسیقای پاپی کوردی هەتا ئێستا کە من گۆران ناڵم نییە هەیە هی پرۆفشنال شێ بەڵام کەمە نسبەت بەو شتێکە فواد کورد دەوڵەمەندە بە هونەر دەنگی کوردی دەنگێکی خۆشە بۆ گۆرانی دەنگی شاخ دەنگی دۆڵ دەنگی ڕووبار کوردستان بە دەنگ بێژ و بەوە ناودارە و دەنگ خۆشیشە ئێستا ئەم پێلە نوێی گۆرانی و مۆزیکا چۆن دەبینی لەگەڵ کووردا لەگەڵ ژیانی کوردەواریدا لەگەڵ شاخ و داخەکانی کوردستانە چۆن تێکەڵانی ئەو نوع مۆسیقایەکی ئێستا هەیە ئەو گۆرانی بێژانێکی ئێستا جارێ باسی ئێستا بکەین چونکە من ناتوانین باسی گۆرانی کۆن و گۆرانی کلاسیکەکان بکەین کە هەندێکیان تا ئێستا بە خۆیان خوێندنگای هونەرینە باسی نوێیەکان بکەین والله ئەگەر لە باری مۆسیقای فۆلکلۆری و کوردی بێ ئێمە زۆر پێشکەوتوین لە چاو ئەو بە بڕوای من ئەلبەتە لە چاو میلەتەکانیکەوە بەڵام لە باری مۆسیقای دیکەوە بە بڕوای من دەچین بەرەو پاشەوە لە پێشدا تەقلیدێکمان هەیە تەقلیدەکەشمان زۆر خراپە بۆ ئەتۆ کە کاتێک تەقلیدی نەوەیەک مۆسیقا دەکەی دەتەیبی هەنێ ناو کوردیەوە دەبێت لە پێشدا مۆسیقای فۆلکلۆری خۆت بەباشی بزانی جاودەم هێدی ئەو ڕەنگانە بێنێ و کوردیەوە ناتوانانی یەکجار ئەتۆ گۆرانەیەکی میسال دەڵم عەرەبی یا تورکی بینی بیکەی بە کوردی بە بڕوای من ئەو تامە نادا بۆ ئەو کێشەی لە پێشدا من جۆمە لە مۆسیقای فۆلکلۆری کوردی بووە بەڵام بە هەر حاڵ مارکێت بەدەست ئەو شتەوەی بەداخەوە ئەوە بەرەو دواوە دەچێت بۆ تەقلیدەکەش تەقلیدێکی خراپە ئەوە مشکلەکەمان باش تو باسی مارکت دەکەیەوە چەند جارە باسی مارکت دەکەی مارکتی گۆرانی کوردی و سران و ئاوازی کوردی هونەرماندانی کورد پێم وایە هەر نییە ئەگەر هەبێش زۆر لاوازە زۆر کەمە لە چۆنیە
لا هرشن مثلا بو نمونه تو سي دي تو ماركي دبيني روجي دوما لا بازارت كابيكرا او كرا بازارك او مشكله لحمو جيك نت بلي لكردستان كردستان زورت شوكا كردستان بو نمونه تو لامريكا غوراني بيجي خلق لا سي دي اصلي كذا قريت بلام لا كردستان كاب كيبا اما كورد وكو خباتي سياسي زور بيش كوتوين او براستي لشاب نتكانيكا وكو خباتي حتى بيجين استا ايكونومي زور بيش كوتوين بلام وكو خباتي كولتوري زور لتوين او اشتغنيه كبلين باوروس بينه مشكلة ما كمك خباتي كولتوري ما كما يعني قلت مشاي من لتكانيكا بكي كديان هبيز مملكتك بخوان درس كان بينشج كسيان هناك جامعة شناص بون يعني سوسيولوجيان خندبو هاتن لسر فرهنگو تواوي او سيستمي او خلقي ايش ينكر بتايبت خلقي كي تشاوساوي وكو ملتي كرد بيوستي باشتكي وهي او نختاي ماركتي مثلا نختاي غواني بيجيا ختاي خلق كجنيه او اشتدي بكوتني مشكي خلقي كردوا كاكا دبي غواني بيجي حزد دنگي دكين سابورتي بكين سيدكي بكرين بسيدكي دي بقلبك جوانا وبرنجك جوانا وبشوار رسمي جوانا وبلا كتوي داونلود ياكي يا كوبي كي ودغري نا كواليتي هي نا رسمه جوانا تي نا وكي سابورتي وشتت كردو فؤاد من خم لقال وتويجا كان لقال قراني بيجا كان لقال اواني كموزيك دزانن اواني اگاداري هنري كردين بتايبت استرانو موسيقى كردي منها مجاري بسيارك دوباره دكما اويش باسی گۆرانی بێژی نوێ کە زۆر جار دەبیسم خەڵکانی وەکو ئێمە لە عمری ئێمە گلەی لەو گۆرانی بێژەنە دەکەن ینی پێیان ناخۆشە هەندێک کلیپ پشتیوار تومان دەکەن ئایا خەتای ئەوانەیە یان خەتای گوێچکەی ئێمەیە کە شارەزایی وەکو بڵێ جێگرتنی مۆزیکامان نییە والله دوو مەسەلەی لێرەدا لە پێشدا بەڕێز و احترام بۆ گۆرانی بێژە کۆنەکان بەشێکیان نەهەمویان بەشێکیان ئەوەی کە دەڵێن نازان گۆرانی بێژینەوە ئەوە بەشی بەداخەوە حەسوودیە چۆن بۆ ئەمن گۆرانی بێژێکە میسال 25 ساڵ گۆرانی بێژم دانێکتر هاتۆ ئێستا گەنجەکە ئەنەرژی هەیە کلیپێکی جوانتر دەکەم مۆسیقایەکی باشتر بەشکم دانێ کۆپی هەر کۆپی هەر ئەو مامۆستایە دەکاتەوە بەڵام بە ڕەنگێکی تر ینی ڤیدیۆ کلیپێکی تر دیارە ئەو مەشهورتر دەبێ گەنجیشە زیاتر خەڵک بەرەو ئەو دەچن بەڵام ئەو مامۆستایەکە سەدان ساڵە بڵم 30 ساڵە گوانی کتۆ شتەکەی خۆی پێشەوە نەخستۆ ئەو دەم دەبێتە بەحسی حەسوودی دەڵان کاکە ئەو گوانی بێژە ئەوە نازانم گوانی بێژینەوە ئەوە بەڵام ئەیدێک لە گوانی بێژەکانیش هەن بەڕاستی نەگویانی بێژن نە مۆسیقارە من ئەوە دەتوانم بەرامبەر خۆشیان بەڵام حەدی ئەوەم نییە چون ئەشاری ئەو شتم پێ ناکرێت بەڕاستی پێناسەی گۆرانی بێژی سەرکەوت و گۆرانی بێژی کە قبول دەکرێت ناو خەڵکە چییە؟ یەک دەنگت هەبێ دوو ڕیتم بزانی مۆسیقا بزانی سێ بە چ زاراوەیەک بە کوردی گۆرانی دەڵێ بڕاستی ئەدەبیاتی ئەو زاراوەی باشی بزانی چوار شارەزایی لە مۆسیقا هەبێ 5 لەسەر سەحنە بتوانی گۆرانی بڵی زۆر گۆرانی بێژمان هەیە هەر لە ئستدیۆن ئەنی لە ناو سیدەکەدا گوێ لێ دەبێت زۆر تایبەتە بەڵام کە دێتە سەر ئستەی سەر سەحنە خلاص ناتوانانی ئەو چێشێ لەسەر شان و لە پێش من دەزانم بێجگە لەو گۆرانی کە جێمان لێ بوو گۆرانێکی زۆر خۆش بوو بەرهەمی ترت هەیە بۆ ئێمە هێناوە بەڵێ دەتەوێت بۆ مە بڵێ بەرهەمی کاک ئازادیشە دەمانەوێت جێ لە تەمبورەکەی کاک ئازادیش بین زیاتر زۆر باشە گۆرانی هەیە بە زاراوەی کرمانجی ئەوش مزیکی دوسێ هەفتەی ئێستا دەستم پێ کردو بۆ گۆرانیە بەڵام شعرەکەی برادێکمە کاک شەهرام لە شاری ئۆتاوای کەنەدا دەژی پێشکەشە بە وڵات ژمەرات بێژی بۆ خەمباری ما بێ مەسکەن و بێواری بۆ تە بێژم مەزڕاستیە وەز بێزارم ژبن دەستیە ئەس نەبێوار و بێجیمە ئەس کوردم کوردستانیمە لە ئەس چ بکەم بەخت ڕەشیە وێران کرم پن دەستیە باگل شان به اویریه خلاص بجه بندستیه و باشور روژه حالات وی رونق بده ولات باگل شان به اویریه
خلاص بجبن دستيه وبشوري روجي خلات ويرونقي بدا ولا بلا زور نمينا بأزادي جان شيرينا بأزادي وبأفي كردستانم ببيرنجين بلا زور نمينا بأزادي جان شيرينا بأزادي وبأفي كردستانم ببيرنجين. دەست و دەف خۆش فوات بۆی ئسترانە خۆش هەلبەت من دخواست بەری وێناژی پرسیارە مەسەلا کلیپا بکەم و چما فوات نەڕاقی کلیپ دینن لێ ئەس سۆزی دەدەم ئەڤێ سترانەتە گوتی یا بەری وێژی ئەمل دەنگی ئەمریکا بکەن کلیپ و بەڵاو بکەن بشانازیژی بە چما فوات نەڕاقی کلیپاتان هەنینن والله بەرە تەمبەڵی ڕاست بێژم چما دەبێن ڕەخنەی لە هەموو ئینسانێکی کەسێ بگەن بڵێ بەرێ لەشت خۆڕە بگرین تەمبەڵی دوو ئیزن نەداخۆڕە یعنی هێن مامۆستایی دەنگ خۆش و سترانبێژی باشە نەخودەی ڕاستی بێژم ینی هەج خۆڕە شەرم دەکەم ئەگەر و سیدیەکی ڤیدیۆ کلیپێکی چێ بکەم بگۆ گەرێک بڵات شتێک بێ کە باشتر بێ و بکارم ینی لە ڕێزی واندا بێ ئەمە هێدی بەلکو ئەس هاتمە سەروی ئاستەیەک و بکاری ڤیدیۆکی چێ باش یەکژی تشتانژی ئەف سترانەتە گوتی هەلبەستاوێ وڵات پارێزیە تو دبینین ها وەختێ وڵات پارێزی مایە دەسترانێ دەستران بێ گوتن بۆ وڵاتی یانژی هەمەستران سرانە خۆشەویستی و سرانە شاهی و داوەتایە سەدی سەد ئەگەر کو سەدی سەد مایە ئەگەر کو ئەم بێژین تەنێ ئۆکەی باشە ئەم کوردستانی باشووری ببینین بەلکو کێم بووە ئەمما دیسا سێ پارچەی مە بندەسمایە بله باشە سترانبێژ گەلێک ژین و کە سترانبێژین خۆرت لە شاهیە و لە ئاهەنگا سترانە دەبێژن تو دوێ دیکەی هۆنەرێکی پێشکەتی یان بتنی مەسەلا مۆزیک و ڕتمێ نو د مۆزیکێدا و گورانی بێژێک بێتن و دەنگی خۆش و سترانی بێژ بتنی ئەو هۆنەرە یانژی ئەو خۆرتێ نەهاد لە ئاهەنگا سترانە دەبێژن توانژی دادنی هۆنەرمەند سەدی سەد بەرچی چاڵ سترانبێژی کو دەکارێ لە داوەتێکی یان ئاهەنگێکی ینی دیلان بێژین هەڵپەرکێ بکاری سترانبێژیش بۆی 4-5 ساعتە شۆڵەوی گەلێک زەحمەتترە هەتاکو سترانبێژێک و دەچێتە سەر سەحنێ 1 ساعت کۆنسێر ساعت و نیوێ کۆنسێرتاوی هەیە و سترانیویژی مەعلومە ئەمما سترانبێژی دن ئی داوەت و گەلێک شۆڵی وان زەحمەتە یەک گەرەک لە چ سترانبێژ هەیە بلا بینم سترانە بێنن کۆوەکەن بینن بێژن يعني زحمة استرانا وانية دو گەرەک 4 ساعت 5 ساعتە بێژن نە ساعتێک ساعتونی فکیان 2 ساعتی سێ بەلکو دوو موزیسیان سێ موزیسیانی وان هەیە ینی مۆسیقاری وان هەیە ئەما سەر کۆنسێرتێ بەلکو 10 کەس هەیە ئەم موزیکە باشتر نەهات شتێک بێژم گەلێک سترانبێژی مەشهوری دنیا هەیە داوەتیش دەچێن نە مەسەلە ئیبراهیم تاتلیسەسیش داوەتیش یعنی بێژی گەلێک سترانبێژی مەشهور هەیە ئەما تو چۆوا دەچی بەچێ سیستمێکا دەچی چۆوە خۆ دەپارێزی چون لە داوەت چون داوەتێکی هەموو کەس دێن واتە وەکو نەکۆنسێرە دەبێژین ئەنی شتێکی وەکریایە ینی کاری با خەڵکیش تە نزیکن تو چۆوە دەکاری خۆ بپارێزی و حرمەتا خۆ نەشکینی لە داوەتێکی فواد گەلێک جاری ئەم گوێ خۆ دەین سترانە کوردی گەلێک جاری بتنێ دیگەل سازیە دیگەل تەمبوری سترانە گەلە خۆش و گەلە کەیفامە پێ لەوە ئازیش کاک ئازاد بخوازم کاک ئازاد ئەگەر توش مەرە دیار بکی کاو دەنگی وێ سازێ چەند خۆشە بە من خۆشە دوێ گوهدار و خەڵکی دیژی ببینن و گوێ خۆ بدنی کانی ئەف دەنگە چ دەنگی خۆشش وێ ئالاوی موسیقێتی فەرمو
دەست دەخۆش کاک ئازاد سپاس فواد تجبلی کرمانجو سۆرانی تب زمانی دیژی سترانە من بیستێتە گوتین جا بە فارسی دزانم تبێژی بەلکی بە زمانی دیژی تەگوتنە بله بە فارسی دەبێژم و بە تورکی هەم ئازەریژی ستران دەبێژم بە هەردوو بەشە بەری ئەم شتە بخوازم تو بە فارسی بۆ مەسترانێکی بێژی تە بە زمانی ببوون من ئەنگلیزی باش زانی تە ستران گوتیە ما ئینگلیزی دەبێژم فرانک سناترا حەز دەکەم لە فرانک سناترا دەبێژم تەنها دەتخوازی چ گوهێما خۆش بکی بە موزیکە خۆشە زمانی دی فارسی باشە فەرمو آینه میگه تو همونی که یه روز میخواستی خورشید و با دست بگیری ولی امروز شهر شب خونت شده داری بی صدا تو قلبت میمیری میشکنم آینه رو تا دوباره نخواد از گذشته ها حرف بزنه آینه میشکنه هزار تیکه میشه اما باز تو هر تیکش عکس منه عکسو با دهن کجی بهم میگن چشم امید و ببر از آسمون روزو با هم دیگه فرقی ندارن بوی کهنگی میدن تمومشون فواد نەڕاقی نەستران بیش چ کەسە زۆر کەس دەبێ هەر باسی باشی خۆیان بکەن ئینسانێکی جاری وایە زۆر ئارام بێدەنگ جاری وایە زۆر تووڕە بەچی توور ئۆرگەنایز نەبین یعنی شل لەسەر وەختی خۆی نەچێتە پێشە و یا شتەکە بە جددی وەرنەگرین ئەمن زۆر حەز دەکەم بە تایبەت لەسەر لە کۆنسرتوانە زۆر تووڕە دەبم ینی کاتی کە تو بەشداری لە کۆنسرتێکە بۆ بەداخەوە مەسلەی تەکنیکمان دەبێ مەسلەی شتیکەمان دەبێ یعنی ناتوانێت سەر ئاستە پرۆفشناڵە چونە من بەڵام هەرتیسانەوە باسی خۆت کرد کە گۆرانی بێش دمی باسی خۆت بکەیت کە گۆرانی بێش نەبیت پێم خۆش بوو ئەوەندەم عیلم زانی بە کە کۆمەکی ئەو کەسانم بکەم کە پێویستیان بە یاردمی فکری و ڕۆحی هەیە پێم خۆش بوو ئەوە باە بەڵام مۆزیکاش دەوڵەمەندکردنی فکر و ڕوحی ئینسان تایە ینی یەکێک لە شێوەیە کە بۆ دەوڵەمەندکردنی بیر و بۆچوونی ئینسان فکری ئینسان نەفسیەتی ئینسان هەلبەت دەمی ئەف بەرنامەمەل دگەلواتی بەڵافکردن وی وەختی وا کۆنسرتێکژی ڕێکخستیا و بڕێڤە چۆیە ji بۆ پشتەوانیە پەنابەرین کوردین سووری ون هاتنە vێری واشنگتن وە کۆنسرتێک لە نیویۆرکی هەبوو ون بەردەوام لەسەر vê خەباتێ ئەس حەز دەکەم vان vê دەقادی ماهێکی تو بوون بەحسی وێ بکەی وێ چالاکیە ئەمە پرۆگرامێکمان هەیە ڕۆژی چاردەی مانگی ئەپریل لە واشنگتن بۆ ئالیکاری و هاوکاری دڵخۆشی و کوردەکانی ڕۆژاوە کوردەکانی سووریا بە تایبەت چونکە زۆر ئێستا لە دەمێکی خراپدان هەر ئەو جۆرێکە ئەوان پارچەکانی دیکەی کوردستانیان ساپۆرت کرد و کۆمەکیان کردن لە کاتی ناخۆشیدا ئەو جاریش وەزیفەی ئێمە وەزیفەی هەر کوردێکە بە بڕوای من کە چ لە باری ڕۆحیەوە چ لە باری مادیوە کە دەتوانێت کۆمەکی و ئازیزانە بکات لەوێدا من لەوێ پرۆگرام دەبێ برادری کشمان هنرمند جۆمەرد لە ئەوروپاوە هاتو ئەویش هنرمند دلیل دیلانار ئەویش لەوێ دەبێ بەر پرۆگرامی دەوێت کاک ئازادی خۆشەویستیش کە ئازیزمانە سازا دەنگخۆش و بەترین خۆین زیێڕین ئەسیویدارم کۆنسرتاوەوی سەرکەتی بە وەکی مگوتی تا دەمی بەرنامە تێ بەڵافکردن کۆنسرتوێ هات بتە ڕێڤەبرن دەمی بەڕامیمە گەلک نەما من دماهەیە دەخواست گەلک سوپاسێت دەکەم کاک فواد نەڕاقی هونەرمەند و سترانبێژی کورد گەلێک سپاسیتە کاک ئازاد دەستێتەژی خۆش ji بۆ vê سازاتە ژمارە لێخستی
بله تماشا فعلين هيجان وند كارن تماشا في برنامج بكن دقال چندين بابتو برنامج هفايفين دي لسر مال برند دنگي امريكا دات كام يانجي دنگي امريكا دات كام ايميلا برنامج ما افا كورت كونكشن @voanews.com فيسبوك كورت كونكشن ديسان وند كارن ببن هفال المين تويتري www.twitter.com/كورت بله تماشا فانين برنامج الحفقة عندنا كردان أسيفي دارم دمي ودقل ما براندي دقل هنرمند فوارنا الراقي وكاكازات بدلي وبتنو هطا حفتي كادي دقينيك هرشادو بختوار بن